خرۆشان 43 ساڵی تەواوە دەریای مەندی پشت بەنداوە چی منداڵ و ژن و پیاوە تێگرا حەقیان لێ خوراوە بە مەندی تێمەگە نەبزی لە سەتیش لای داوە خوێن لە دەماران جۆشاوە بە زەختی دەریای مەند دیواری زوڵم شەقی داوە ژن ژیان ئازادی لە دونیادا دەنجی داوە بەهارە ژیان هەڵەسوونی هێناوە ئاپوورەی خەڵک پڕاوپڕ خۆشاوە زوڵم و زاڵم ڕادەماڵێ شوتنەوە هەر کاری ئاوە Korek şey